کوردستان 24 هەڵبژاردووە کار بۆ چاکسازی دەکەن و کوردستان 24 هەواڵەکانی لە کاتی خۆی بەخش دەکاتن و بۆیە من کوردستان 24 هەڵبژاردووە کەناڵێکی پرۆفشناڵە و زۆر باشە، زۆر جوان دەڕوانێتە کارەکانی حکوومەت و چاکسازیەکان. من بۆیە سەیری کەناڵ کوردستان 24 دەکەم بۆ ئەوەی ڕووداوەکان بەڕاستی و دروستی ببینم، بۆ ئەوەی هەواڵەکان بە گەرم و گوڕی ببینم، بۆ ئەوەی هەموو ڕەنگەکان بەبێ جیاوازی ببینم. لە ماوەیەکی کورد توانیوێتی پانتاییەکی فراوانی میدیایی و پڕ بینەر لە خۆی کۆ بکاتەوە. بەرنامەکانی بە شێوازێکی پرۆفشناڵ و ئەکادیمیانە وای کردووە چەندین تێزی بەشی ڕاگەیاندنی زانکۆیەکانی کوردستان نامە و تێزی لەسەر بنووسرێتەوە. بەو بۆنەیەوە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و کەناڵی 24 دەکەم.